شێرکۆبێ کەسی شاعیری گەورەی کو دەڵێت لە گۆڕستانی چراکانە پیاوێک هات و بڕێککەوت فویەکی لە پەیکەرێک کرد پەیکەرەکە هاتە قسە و وتی ئۆ پیاوەکە چەند دەمێکە ئەو سروێلی نێوم. ئەمڕۆژ کە چواردەی چوارە یادی ئەو تاواناکەینەوە کە دەرەق بە میلەتی کورد کرا کە 1970,000 کەسمان لیان پالکرا لە خوشک و برا و خزم و کەسوکار. ئێستا کۆمەڵێک میوانمان لە گەرمیان و کەلار و شوێنەکانی ترەوە هاتوون بۆ بەرنامەی بەکراوەی کە چەند دقەیەکی تر پاش بەرنامەی مینی ڕۆپۆرتاژ دەست پێکات. بەر لەوەی کە بڕۆنە ئەو بەرنامەیە و پەیامی خۆیان بگەێنن ئێمە حەزمان کرد لە بەرنامەی مینی ڕۆپۆرتاژە ئەم بەرنامەیە تایبەتکەن بۆوان و ئەوانیش پامی خۆیان لەم بەرنامەیە بڵێن. بە خێراتنیانەکەین بەخێر بن. ئێمە لە ڕۆژی چواردەی چوارە سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەیدانی ئەنفال و هەموو شەیدانی کوردستان دانوێنین و لێرەوە ڕێز و حرمەتمان بۆ کەسوکاری هەموو قوربانیەکان هەیە. دیارە ئێمە وەکو کەسوکاری قوربانیەکان ئەوانەی کە بەجێماوین لە ئەنفال هەموو ڕۆژێکمان چواردەی چوارە نەک تەنها ڕۆژی چواردەی چوار هەموو مناسبەیەکمان چواردەی چوارە. وڵای وەکو وەزارەتی ئەنفالکراوەکان بڵێ کۆمەڵی ئیشکراوە کەسوکاری ئەنفالکراوەکان وەکو دیکۆمنێت وڵایی بڕۆ ناکە پشتی واکراوێ وەکو دیکۆمنێت و ناساندنی ئەنفالەکانیش بە شێوەیەکی ئەنی تۆ بێژی کراوەی و کە هەموو کەس بیناسی و هەموو عالم بزانێ و شتێک بێک نەشارەتایەوە تا کۆتایی ژیان هەر بمێنێت ئەوە تەناوە ئازان بە وەزارەتی شەیدان و ئەنفالکراوەکان ناکرێ ئەوە بە هەوڵی هەموو وەزارەتەکان و حکوومەت و ڕاگەیاندنەکان و خەڵکانی سیاسی و ڕۆژنامەنووس و هەموو ئەوانە ئەتوانن هەوڵی ئەوە بدەن ئیش بۆ ئەوە بکەن کە کارەساتی ئەنفالکە بە گەورەترین کارەسات ناو ئەبرێت بە گەورەترین کارەساتیش سیر بکرێت و باشترین ئیشی بۆ بکرێت بۆ ئەوەی لە هەموو جیاندا بناسرێت. ئێمە یعنی کۆمەڵێک شتە بینین ڕۆژانە ئێستاکە دەرکەوتەوە گۆڕە بە کۆمەڵەکان هەڵەدەنەوە ئەبینی سیرەکەی ڕفاتی ئەو خەڵکانە چۆنن ینی بە چی شێوەیەک لەو گۆڕانە چۆن تێکەڵ و پێکەڵکراون و کەسێک نییە ینی بزانێت کێکیە و چیچیە و ینی ئەوە ینی کارەساتێکە ئەوە نە گەورەیە ئەو نە گەورەیە من وا ئەزانم بە تەنها وەزارەتی شەیدان ناتوانێت ئەو ئیشە بکات بەڵکو حکوومەت و پەرلەمان و هەموو خەڵکی کوردستان با بتوانن کارێک بکەن بۆ ئەوەی دیکۆمنێتێکی وا بکەن کەوا کارەساتی ئەنفال هەتایە لە بیرمان نەچێت و لە بەرچاومان بمێنێتەوە. سوپاس بۆ بەرنامەیە زۆر گرنگە. هەڵبەتە هەندێک کار کراوە هەندێکی نەکراوە ڕاستە ینی من پێویستە کاری زیاتر بکەین بە تایبەتی لەسەر مەسەلەی دۆکمنتکردن بە شێوەیەکی زانستی. ئێمە وەکو وەزارەت پلانمان هەیە بەرنامەمان هەیە هەوڵدن دامەزراوەیەک دامەزرێنین کە کاری ئەوە بێ پێش لەسەر بنچینێکی زانستی پرۆفشناڵی خۆلەوە پێش کار کراوەین ئەوەندە خەڵکی دڵسۆزەوە بۆ کۆمەڵێ بەڵگەیان کۆکردێتەوە لە چەندین سەرچاوەوە لە چەندین ناوەندا ئەو بەڵگانە هەندێکی هەن وەڵام وەکو پێویست نییە منش خۆشم زۆر لەگەڵ ئەوەیان و لەگەڵ ئەو کەسکاری شەهیدانین و هەوڵ بۆ ئەوادن. چی شتێکەکرێت شتا ئەمەلەکە چییە؟ شتا ئەمەلەکە ئەوەیە بێت دامەزراوەیەکی بۆ بیکەیتە سیستمێک ئەو کارە یان لە ناو سیستمێکە هەبێ ئەمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوەیەکمان هەبێ بە تایبەتی وەزارەتی کاروباری شەهیدان
ئەو دامەزراوەیە کار لەسەر ئەوە بکە لێ کۆڵینەوەی زانستی بکە ئەو دۆکیمنتانی هەن بەڵگەکانی هەن کۆیان کاتەوە لەسەر بنسینیشی زانستی بۆ نمونە توانێت پەیوەندی بکات لەگەڵ چەندین زانکۆیە ئێمە لەگەڵ زانکۆی گەرمیان قسەمان کرد بۆی سنتەری جێنەسایت دروست بکرێ لەگەڵ زانکۆی جیهان لە هەولێر قسەمان کردووە لە ئەمریکا سەرچاوی وایە قسەمان کرد لە بەریتانیش یعنی یەکێ لە کارەکانمان ئێمە ئەوەیە ئێستاکە تەماین دامەزراوەیەک دامەزرێن بۆ بەنێونەتەوەی ناساندنی جینۆسایدەکانی گەلەکەمان کە بەشێکی ئەو کارە ئەبێت دێنێ بێ ئەو کارە کۆکردنەوەی بەڵگە لەسەر بنسینی زانستی زۆر گرنگە بێ و ئێمە هەوڵدەین وەکو فەنکشنی ینی بەشی لە فەنکشنەکانی ئەو دامەزراوە لێ کۆڵینەوەی زانستی و کۆکردنەوە ئەرشیفکردنیشی باش بێ لەسەر بنسینەی سیستمی نوێ ئەمە یەکێکە لەو هاوکاری و مادیەوە تا چەندێک ئێوە باڵین هاوکاری کە سوکاری ئەنفالەکانەکەن لە کاتی یادی باڵین ئەو کارە ساتە ناخۆشەیە تۆ خۆی یاد زیاتر لایەنێکی معنەویە ینی هاندەرێکە بۆ ئەوەی ئەو بیرەوارانەی هێز زیندوی بکاتەوە ینی بەرزڕاگررتنی سەروەری بۆ شەهیدان و زیندوکردنەوەی ئەو کارەسات و تاوانانی کە هەن ئەجا لەوێشە وەکو پەیامێک پێت بڵێ وەکو هاندەرێک بڵێت تۆ بێت چی تر بکەیت چی کراوە یا چی تر بکەیت چی نەکراوە بیکەی ئێمە هەوڵدەین ئەو یادانە بە ئاراستەیە کابەرین بەڕاستی بێتم مایەی هیوانەک فرمێزڕێشتن و شیوانکردنی زیاتر ئەمێشێکە ئێمە پەیامیمان ئەوەیە بۆ ژیان دۆستی هەستانەوە نەکەر وزار دەبێ هەموو هاوڵاتیانمانیان بگەنە ئەو ئاستی و شاریە ئەوە هەموو لایەنەکانیش ڕاگەیاندن کاوانی ڕۆڵی گرنگیان هەیە لە گەیاندنی پەیامی کەسوکاری شەهیدان یا گەیاندنی پەیام بەوان ئێمە ئێستا بەرنامەمان و پەیامیشمان بڵاو کردەوە لەم ڕۆژانە کە ئەو یادانە بکرێن بە هاندەر بۆ بژانەوە هەستانەوەی کەسوکاری شەهیدان بۆ بیرکردنەوە لەوەی چی بکەین بۆ ئەوەی زیاتر خزمەتیان بکەین لە ڕووی مادی و معنەوەیە بۆ تەبایی و یەک ریزی بکەینە مای تەبایی و ریزی هەموو پێکاتەکان من خۆم هاانی هەموو پێکات و لایەنە سیاسەکانی شەدەم بەڕاستی ئەو یادانە ئەوانە پرسی نیشتیمانی نەتوێن هەموو پێکەوە بکەینەوە هەموو هێزوتوانەکەمان یەک خەین و شەیدام بکەین بە هاندەر بۆ ئەوەی گەلەکەمان زیاتر یەکڕزی تیاپیاوێ هێزوتواناکان ئەمە کێشەیەکی زۆر سیاسیە مەسەرەی جینۆساید و ئەنفال لەبەر سیاست ئەو کەسوکاران ئێمەە شەهید کراون بەهۆی سیاسیشەوە ینی دانیان پێێنرێ ئەمە پرسێکی سیاسیە بێ هەمومان پێکەوە هەمانجی یەکتر بکەین بۆ یەکێ لەوانەیە ئێستا لە پێشمانە مەسەی قەربووکردنەوەی کەسوکاری شەهیدانەکە بێ حکوومەتی عراقی بکاتەوە چکە وارسی ئەوە حکوومەتانی ڕابردووە کە و تاوانانیان کردووە ئەبێ گەلەکەمان ئاهنگ بێ لەگەڵ لایەنەکانی تر عێراقی شەروە کە تووشی ناخۆشی و دەردەسەری وابوون ئەمە یەکێکە لەو باڵێن لەو تەحەدانەی لە پێشمانە یاسای قەربووکردنەوە کە ئێستا وەکو پرۆژێکتەوە و لە وزارەت و بەرنامەمان ئەوەیە پێشکەشی کەن بە پەرلەمانی عێراق وڵا دیارە هەرێکە لای خۆیەوە ئێمە بانگشکراوی زۆر سپاسانەکەین سەرەتا پێشتریش لەم ڕۆژەدا سەری ڕێز و نەوازش بۆ شەیدان و کەسوکاری ئەنفالکراوەکان دانوێنین هەرێکە لە ئێمە لە ماڵێکەوەتوە خاوەن کۆمەڵی معانات و کۆمەڵێ ئێش و ئازار و ئەوانەیە دیارە لەم ڕۆژانە 24 ساڵ تێپەڕێ بەسەر یەکێک لە گەورەترین ئەو تاوانانی کە دەرحەق بەم میلەتە کراوەوەی کە ئەنفالە لە بەرامبەر ئەوەیشا کە گوناحمان هەبێ ڕەنگە بەس کورد بێتین سەبارەت بەوەی کە لەگەڵ خۆمانمان هێناوە داواکاری و کۆمەڵێ شتی ئەمەیە کە پەنجاخێنە سەر شتەکان یەک ڕەنگە ساڵانێک وەکو ئێمە کە سوکاری ئەنفال ساڵانێک داواکاری ئەمە ئەوە بێ کە کێشەی زەوی و ئەرزوم و چەوک ئەوانە بەڵام ئێستاکە ئەو داواکارانە جێبەجێ کرا ببوورە وڵا بەشێک لەوانە جێبەجێ کراوە بەڵام یەکم ئێستا داواکاریەکانی مەسەرێک کێشێ بۆ بە جینۆساید ناساندنی ئەو کەیسا با بڵێن قەرەبووکردنەوەی مادی و معنەوی هێنانەوەی ڕووفاتەکان و دادگایکردنی تەواوی ئەو کەسانەی کە بەو کەیسەوە تێوە گلاون کە بوونەتە ڕێخۆشکەر و ڕێپشاندەری ئەو دەسەڵاتە لای ئێمە من بۆ خۆم وەکو ئەوەی کە باوکم ئەنفال و کەسوکار منفالە مۆزوعی دیارە زیاتر مەبەستەکەم لە مۆزوعی جاش و مستەشارایە بۆ خۆی بوونشەکە لە کێشەکان بوون بەجاژ یاخود بوون بە مستەشار هەر بۆ خۆی بوونیان بۆ خۆی تاوانە چونکە بۆ تۆ بیتە جێبەجێکار و داڕێژەر و پلاندانەر و جێبەجێکار و هاوکاری ئەو بڕیارە ئەو سیاسی ئەو پرۆسەی کە بەنیاز بوون و بەرامبەر بە کورد ئەنجامیان داوایتر پرۆسەکانیش بۆ کوبینیوان هەڵەبجە بووە یاخود ئێستا ئەو کەسانی کە با بڵین دەستیان هەبووە لە تاوانەکە کە دەرحەق بە میلەتی کورد کرا 1970,000 کەس کرا
ئەوانەی کە خیانەتیان لە میلەتەکەی خۆیان کرد تا ئێستا دەست بەسەر کراون وەکو بیست بێتانەوە ئەوەی ئێمە بیزانین ئەوەی ئێمە لە هەر ماڵێکەوە با بڵێن بە پێی سنوورەکانیش کەس دەستگیر نەکراوە و کەسیش با بڵێن تا ئێستا کە حکوم نەدراوە بەڵام ئەگەر ڕووی کامیرەکەت پەرژنێکی قایم بێت لە هەرێکی لەو برادرانە بکەی بێشک خۆیان بەبێ خەتا پیشانەدەن بەڵام کە خۆشی بە بێتاوان پیشانەدا ئەتوانین لێرە پرسیار ئێمە کە سوکاری ئەنفال پرسیارێکمانەیە کیان ئەوانەی کە بوونەتە ڕێ پیشاندە پەرژنێکی قایم بێت لە ڕووی ئێوە و بەر کەناڵەکەی ئێوە من بۆ خۆم ئێستا پێویستم بەوەیە کە کەسێک بکەوێتە پێشم بۆی بمباتە ستۆدیۆکە نییە بۆی شارەزاییم نییە ئەوان پێشکەوت ئەوان پێشکەوتون بوونەتە ڕێپیشاندەر بوونەتە هاوکار بوونەتە ئەوەی کە دەستیان بگەێنە مناڵی سەر بێشکەش وڵاهی کە سوکاری ئەنفال کراوەکان بە تایبەتی لە یادەکانی چواردەی چوارە ئەبینین کە سوکاری ئەنفال عازابێکی زۆر دەرونی لەسەر جەستەیانە لەسەر برینەکانی دایکان و خوشکان و ناو دڵ و دەرونی کە سوکاری ئەنفال کراوەکانە ئەمە وای کردووە هەموو ساڵێک برینەکانیان قوڵتر و بەرەو ساڕێژ ناچێت هۆکارەکەش یەگەڕێتەوە سەرەوەی دیارە چۆرە لە هۆکارەکانەوانن خەڵکێکی تاوانبار دەستیان لە پرۆسەی ئەنفالا هەیە و کەسەکانی ئێمەیان ئەنفال کردووە ئەوانە تا ئیساکە دادگای باڵای تاوانەکانی عێراق داوایانی کردووە ئەوانە لەلایەن کەسوکارەوە پێمان باشە پێمان چاکە بدرێنە دادگای باڵای تاوانەکان و تەسمیل بە یاسا بکرێن و ئەو جاش یاسا قەراری خۆی لەسەر ئەدات ئێمە دژایەتی هیچ کوردێکی ئەم نیشتمانە و ئەم وڵاتە ناکەین تەنها ئەوە نەبێ کەسانێک نەبێ کە ڕۆڵەکانی ئێمەیان ئەنفال کردووە کۆمەڵ کوژیان کردووە باوەڕتان بێ لە سەردانێکە لەسەر گۆڕە بە کۆمەڵەکان ئێمە بینیمان بەڕاستی 165 ڕوفات لەناو ئەو گۆڕە بە کۆمەڵا بوو من هەر لەوێ پێناسەیەکم کرد وتم ئەبوایە 165 مەلای ئاینی ئەو کاتە لەناو ئەم گۆڕە بە کۆمەڵا بخەنە ئەو گۆڕە بە کۆمەڵە لەبەرەوەی ئەو کاتەیانوت خوا سەدام حوسێن بپارێزێ بیان پارێزێت هەندێک کەسیش هەبوو ئاینوت خسیۆنیانە خوارد بۆی کە سەدام حوسێن چیمایی نەکردو بە هەڵەبجە یاخود ئەو ئەنفالی نەکردووە بالفعل ئەو قسەی تۆ ئەو یادەوەری بیرخستنەوە کە هەنێک کەس هەبوو بەشان و باڵی سەدام حوسێنە هەڵیانەیە وەڵاهی دیارە ئەو کەسانە کەسانێکی خۆفرۆش و نیشتمان فرۆشن ئەوانە کەسانێکن سیرخوڕی ئەم لاو ئەولان دیارە خەڵکی نیشتمان پەروەر خەڵکی تێکۆشار هیچ کاتێک خەڵکی تێکۆشەر مەگەر بزانێ ئەو ڕژێمە چەند دیکتاتۆر و چەند کورد کوژ بووە ئەوە سەیری بیابانەکانی عەرەبستان بکەن بەڕاستی ئەو گۆڕە بە کۆمەڵانە ئەو دایکانە ئەو خوشکانە ئەو برایانە چاوەڕێیانە ئێسک و پریسکی کەسەکانیان بێتەوە دیارە مافی مرۆڤی عێراقی ئەوەیشە زۆر بەسەردی بۆ ئەو مەسەلەیە ئەچن ئەبوایە زوو پەلەی لێ بکەن بۆەوەی هێنانی تەرمەکانیان بەڵکو دایکان و باوکان و خوشکان و برا ببینن ئەمە کەسەکانیانن ببێنن ئەمە تەرمی ڕۆڵەکانیانن بە نیشتمان و بە خاکی وڵاتی خۆمانی شادکەنەوە ئەوش داخوازیەکی گەورەی کە سوکاری ئەنفال کراوەکانە ئەنی بەداخەوە ئێستا ماوەیەکی زۆر بەسەر ئەنفالە ڕۆیشتووە تاکو ئێستا نەمانتوانیوە قەزیەی ئەنفال بە دۆکۆمنت بکەین ئەوانەی کە پاڵەوانەکانی ئەنفال بوون چیرۆکی ئەنفالیان لابوو زۆربەیان بە خەم و ئازار و بەگری دڵیانەوە سەریان ناوە ئەو چیرۆکەیان بردە ژێر خاک ئەوەیشی کە ماوە ڕەنگە لە چەند ساڵێکی ترە ئەو چیرۆکە لەگەڵ خۆیانە ببنە ژێر خاک ئێمە نەمانتوانیوە سنتەرێکی ئەکادیمی لە کوردستاندا دابمەزرێنین ئەو دۆکۆمنتانە بە شێوازێکی زۆر ڕێک و پێک بۆ داهاتووی میلەتەکەمان بۆ نەوەکەمان سوودی لێ ببینین لە پرۆسەی خوێندنە لە هەموو ڕۆکانی کە ئێمە بتوانین لە داهاتوە ئیسفادەی لێ بکەین بەداخەوە ینی من زۆر جار لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە ئەبینم لەسەر قەزیەی جوولەکەکان لە ئەڵمانیا
ینی هەندێک شت کە ئەو کاتە بە دۆکۆمنت کراوە ئێستا بۆت باسەکە وا ئەزانی ئێستا لە پێش چاوتەکە ئێمە خەڵکی کوردستانین ڕەنگە هەزاران میل لە ئەڵمانیاوە دووربین جراوتە زەر زمانی کوردی مەبەست بەڵێ وەرگێڕا بەڵام بەداخەوە ئێمە لە کوردستانین غێری ئەوانەی کە کەسوکاری ئەنفالن زۆربەی کەسەکانی تر نازانن ئەنفال چییە چیرۆکەکانی ئەنفالیان نەبیستووە ئەوەیش ئەگەڕێتەوە بۆچی ئەنی بە حەقیقات ئەوەیە کە لێرە نەتوانراوە سنتەرێکی ڕێکوپێک دابمەزرێ ئەو شتانە بە کۆمنت بکە ئێمە ئەنی وای لێ هاتووە منداڵەکانی خۆشمان خەریکە ئەوان لە فکر بچێتەوە بۆ تەنها ئێمە توانین لە ماڵەوە هەندێک شتیان بۆ باسکەین بەڵام کە لە ماڵەوە دەرچووە چووە خوێندنگاکان چۆ شوێنەکانی تر ئەو شتانە نییە کە بە شێوازێکی ڕێکوپێک پیان بوترێ بە ئەکادیمی کە لە مێشکیانە بچەسبێ بۆ داهاتووی نەتەوەکەمان استفادەی لێ بکرێ هیوادارم کە لە بەرنامەی بەکراوەیە کە ئەمڕۆ جەنابتان ئەسنە ئەو بەرنامێ و پامی خۆتانتان هەبێت و بتوان ڕاشکاوانە ئەوەی کە لە ناختانە هەیە بیتریشێن و یان لە بەرنامەکای بڵێن سوپاس دەکەم حەزم کرد من یەک شتی تر لەم بەرنامەی جەناب تا بڵێم ئەوش ئەوەیە دەسڵاتی کوردی بە دەسڵاتی ئیداری و سیاسی و هەموو دەسڵاتەکانیەوە حەق نییە ڕێگە بە خۆیان بدەن کەسێک بریندار بوو بێ لە سۆزی دایک و باوک و هەموو سۆزێک بەری بوو بێ کەسێکی تر لە جێگای ئەو تاوانبارێکی ئەنفال عەفوو بکە عەفوکردنی ئەو تاوانبارانە لای ئێمەیەکە لە سۆزی دایک و باوک بێ بەشبووی نەک لای هیچ کەسێکی تر من ئەڵێم ئەنفال ئەبێ دامەزراوەیەک هەبێ بۆ ئەوەی هەموو ڕۆژێک ئیش لەسەر ئەنفال بکات فعلەن من لەسەر قسەی ئەو برادرە تا ئێستا ئەنفال شتەکانی ئەنفال نەکراوە بە دیکۆمنت و یەکێ لە کێشەکانی ئەنفال دیارە کارەساتی ئەنفال و هەڵەبجە دوو کارەسات بوون کاتوانم بڵێ ئەتوانین دەوڵەتی لەسەر بنیاد بنین بەڵام فەرقەکەی ئەنفال لەگەڵ هەڵەبجە ئەوەیە هەڵەبجە لەو کاتا بە حکمی سنووریەکەی بە حکمی کێشەکەی کە ئێران ئەو کاتە شەڕی لەگەڵ عێراقا بوو توانی ئەو تەسویر و ئەو بەڵگانەین کە بەڵام ئەنفال ئەوەی کە بەڵگە مابێتەوە لەسەر ئەنفال گۆڕە بە کۆمەڵەکانەوە ڕزگاربووانی ئەنفالە ئەمڕۆ 24 ساڵ بەسەر کارەساتی ئەنفالاتی ئەپەڕبێت کە سوکاری ئەنفال ئەوانەی کە لە ئەنفال ڕزگار بوون لەو کاتا هەیان بووە تەمەنی 50 ساڵ بووە 40 ساڵ بووە ئێستا تەمەنی گەیشتوەتە 70 ساڵ و لە نوگرە سەلمان گەڕاوەتەوە تا ئێساکە ڕۆژانە لیان ئەمرێ ڕۆژانە لیان وفات ئەکات بەڵام وتەکەی وەرنەگیراوە ئەوەی کە ئەو بەچوی خۆی بینوێتی من ئێستا هەموو کە سوکارم ئەنفالە بەڵام کاتێک کە نەگیراوە و کاتە تەمەنم 14 ساڵ بووە ئێستا ئەوەی کە لای ئەو کەسەیەکە کە ئێستا چۆنەڵی لە گوێی قەبرایە لە نورە سەلمان گەڕاوەتەوە ئەوەی لای ئەوە لای من نییە چکم ئەو بەچوی خۆی بینوێتی وە تا ئێساکە بەداخەوە ئەو وتانە وەرنەگیراوە ڕۆژانە لیان ئەمرێ و من بۆ خۆم وای بۆ ئەچم ئەگەر ئێستا بە پەلە ئیش لەسەر ئەوە نەکرێت ئەو وتانەی وتەی کە سوکاری ئەنفالکراوەکەن بە تایبەتیوانی لە گۆڕە بە کۆمەڵەکان گەڕاونەتەوە تا ئێسەوە ئەزام ژمارەیان دەکەس گەڕاوەتەوە تا ئێساکە وتەی ئەوانش بە شێوازێکی چۆن ئەڵی زانستیانە وەرنەگیراوە تەنها لە ڕێگەی هەندێ بڵێن ڕۆژنامە ئەوانە وتەکانی وەرگیراوە ئێساکە هەر کەسێکیان لە شوێنێکن وەکو ئێمە ئەبیسین و ئەبینین لە ڕزگاربوانی هۆلۆکۆز لە ئەو وڵاتانە ئەو کەسانی کە ئێستا پاژماوەی ئەو کارەساتان ئێستا حیمایە ئەکرێن ئێستا ئەپارێزێن لە بەڕێ ببێنێنەوە وەک شایەتێک وەک بەڵگەیە لەسەر ئەو تاوانە بڵام بەداخەوە ئێمە ئەوانەی کە ماوەتەوە لە ئەنفال ئەوانەی کە لە گۆڕە بە کۆمەڵەکانە ڕزگار بوون ڕۆژانە چۆن ئەڵێ ئێستش بەتوای بژێوی ژیان ئاگرێن وڵات بە وڵات و ئەوانشی کە لە نورە سەلمان گەڕاوەتەوە ڕۆژانە لیان ئەمرێت هیچ وتەیەکیان لێ وەرنەگیرا بۆیە ئەڵێم ئەگەر وەزارەتی شەیدان و ئەنفالکراوان و لایانی بەرپرس بە زووترین کات وتەی ئەو کەسانە وەرنەگیرێ و چەند ساڵێکی تر دڵنیاتەکەمەوە کەس نامێنێ لەسەر ئەنفال قسە بکات بۆ وەکو ناوخۆش ئێمە یاسایی مافی امتیازاتمان هەورام هەموار کردوێتەوە بە ئاراستەیە کە داوامان کردو موچە زیاد بکرێت و هەندێک خزمەتگوزاری تریش زیاد بکرێت و ینی بە شێوەیەک بێ زیاتر خزمەتگوزاری زیاد پێشکەش بکە بۆ کەسوکاری شەیدان مان مەقسەد مەبەستی کە سوکاری ئەنفالکراوەکان لە معاش و ئەرزە و خان و پاداشت ئەمانە خۆی نابینێتەوە ئێمە داوا و حەقی ڕەوای خۆمان ئەوەیە کە ئەو تاوانبارانە بدرێن مەدادگا دووهەم هێنانەوەی ئێسک و پروسکی ئازیزەکانمان بە شێوەیەکی منتەزم بە شێوەیەکی ڕێک و پێک و لە 1970 ئەنفال چەند سەد کەسێک هێنەراوەتەوە ئەوە یانم ئەوە بۆ ئێمە کافی نییە ئێمەش تا ئێساگەش لە بیابانەکانی نوگرە سەلمان و ئەرعەر و تۆبزاوە ئەو منتیقانە هەمووی گۆڕی بە کۆمەڵی لێوین ئازیزانی ئێمە و تا ئێستا هیچ کەسێک مەقسەد هەوڵ نادا بۆ ئەوەی بتێرەوە ئەگەر هەوڵەکەیش بێ من ڕێز و حرمەتم بۆ وەزیری
شەید و ئەنفال کراوەکان ئەو هەوڵانەی کە ئەو ئەیدات هەوڵێکی باشە ناڵێم یانم زەبدی سفری کەم یا خراپەوانە کاگاران بەڵام کە هەوڵەکان زیاتری ئەوێت حەزەکەین ئێمە زیاتر بۆ کەسوکاری ئەنفال کراوەکان هەوڵ بدەنەوەوانە خۆت ئامادە کردو بۆ بەرنامەی بەکراوەی هیوادارم سەرکەوتوو بیت و بتوانانی پامی خۆ بگەینی بەر لەوەی بچیتەوە بەرنامێ و پامی خۆ بگەینی چ شتێکێتەوە ئینشاءڵڵا وەڵا خۆشحاڵم یعنی کۆمەڵێ خەڵکی شایستە و کەسوکاری ئەنفال کەوتێتە بیرتان و لە کەناڵەکەتان و بانگتان کردووە ئێمە هەمیشە بیرمان کەناڵەکەتان سەرکەوتوو بێ ئیشەڵڵا ئەوەی لە بارەمانە بێ توانامان بێ لەسەر ئەنفال باسی یەکەین. ئەمڕۆ کە سیانزەی چوارە کە ڕۆژی دووشەممە با بڵین 15 بەرنامەی بەکراوەی تایبەت کراوە بە یادی ئەنفالەکان کاریاتگار ئێستا پێشوازی لە میوانانی ئەنفالەکات و حەزەکەین بەر لەوەی دەست بکە بە بەرنامەکە و تۆمارکردنی بەرنامەکە ئێمە قسەی لەگەڵا بکەین و بزانین ئەو چ پامێکیە لەم بەرنامێ و چۆن ئەم بەرنمەیە تەختەیەکە یاخود پێشکەش بە ئێوەیەکات. سڵاو کاگاتگار وەکو لە پێشکی بەرنمەکە شەبەتێکی دیاماژی پێدەم ئەمڕۆ ناین باس لە قێزەوەنی و ناشرینی ئەم تاوانە بکەین چونکە زیاتر لە 250,000 کەس ئەنفال کراوە یەک هەزاران مناڵ بێسەر و شوێن کراون بێدایک و باو کراون بۆیە لێرە ئەمڕۆ هاتوین خاڵ بخەینە سەر وشەکان هاتوین وەڵامی ئەو پرسیارانە وەربگرینەوە کە زیاتر لە دوودەیە کە سوکاری ئەنفال کراوەکانیکەن. بەڵێ بەنسبەت هەڵبژاردننی تەوەرەکەشەوە بێگومان تاوانەکە تاوانی جینۆسایدی تر پێویستی بە پێناسنیە تاوانێکی زۆر گەورەیە ئەنفال هاوشانی ئەوەی بەرامبەر ئەرمەنیەکان کراوە ئەوەی لە هۆڵۆکۆستا کراوە ئەوەی لە هێرۆشیما کراوە تاوانێکی زۆر گەورەیە. ئەمڕۆ وەکو وەفایەک بۆ ئەنفال وەکو کەیس بۆ ڕۆحی ئەوە کەسانی کە لە ئەنفالە تێشون وەکو وەفایەک بۆ کەسوکاری ئەنفال کراوەکان منم بەرنمەیە ئەەکەم خۆشم گەرمیانی مەستەکەم بەرپرسیارەتیە لەسەر شانم کە ئیحتیمامێک بەم کەیسە بین چونکە کەیسەکە هەموو ڕۆژێکیش بەرنامەی لەسەر بکەی وابزانم ناتوانانی حەقی بێت. تۆش بە سەدقەوە ئەو بەرنمەیەکی چونکە کەسێک لەوانەیە تۆش کەسکاری لێن بەتەکیدی بەتەکیدی من بەلێ بێتە بەرنامەکە و چاپۆکردن لەگەڵا کرد ئەم دانیشتوە وتم حەزەکەی چی بڵێ لە بەرنامەکەیەوەتی قسەی خۆمەکەم بە ئازادانە لەوێ بەخنەی خۆشی هەیە بێگومان ئەم بەڕێزانە کە هاتوون تاوان بەرنامەکە زیاتر ئێمە 18 کەس بێ 20 کەس بێت وەکو کۆمبارس لە دواوە کێشەمان نییە بەڵام بۆ ئەم بەرنمەیەک هەرچەندە 30 کورسیمان هەیە بەڵام زیاتر لە 30 کەس هاتوون ئەمەش بەڵگەیە بۆ ئەوەی کە ئەم کەسانە یەک خەمیانە خزمەتێک بکەن چونکە سبینێ ئەبێ بڕۆنە چەمچەماڵ لە چەمچەماڵەوە ئەبێ سەردانی گەرمیان بکەن چونکە سبینێ چواردەی چوارە ئەمڕۆکە هەینی ئێمە بەرنمەکەکەین لە خەمخۆریانە هاتوون و هەر کەسێکیش لەوانە هاتووە جەختی کردوتەوە ئایا لە بەرنمەکە هیچی لێ ئەبڕێ ئایا توانم ئازادانە قسە بکەم منیش تەکیدیان لە یەکەمەوە دڵنیایانەکەمەوە جەختم کردوتەوە کە هەرگیز قسەیەوان نابڕین. ئێمەش لە کۆتاییە بە خێراتنی کەسوکاریان پالەکانەکەین بۆ بەرنامەی بەکراوەی و هیوادارین جارێکی تر ئەو تاوانە دەرەق بە میلەتی کورد نەکرێتەوە بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.